قدام بريزم برضه من البيشكني برنامج كردي راديو 2000 اف ام لسيدني استراليا. درباري وضعي لحريمي روجلاتي ناورا شري لدج داعش وضعي لباشوري كردستان وهن بابات يندن امي ببينكي تر بريفيسوري نافدار بريفيسور دكتور جمال نبزبكن كواونها جاء ألمانيا تم ياسر خد التلفونات ما مستجمانی ما خوشحالن که جارکی تر لگل جنابتان ام گوتو بیجی بکن سپاس بو کاتو باشتابونی جنابتان امی جب باشوری کردستان دست پی بکن وکوازانی ماوایا که قیرانکی سیاسی لباشوری کردستان لایان پارتیاکانی سیاسی بردوام جنابتان ام قیرانی سیاسی لباشوری کردستان و بتایبتی لکاتکی وکو استا چونی بینی کاکا مصطفى جان بر لهر تشتك زور دلم خوشة وكيف خوشم كجارتي دن بخزمت توي خوشة بيس لقاموا بخود دزاني يعني اما تنجارك لقال يكتلي هفي فين مان كردوها وتويش مان كردوها راستيكي اويا كيشكا نتنيا لباشوري كردستان لهمو كردستان داية يعني ولا همو كردستاني شاهر بنية بلكو لهمو روشلاتينا والراستا ولهمو جيهانا وأمانة بلام يما چونك باسي كردستانا كين واستا برسيارت لو بوك يما لباشوري كردستانا ودس بيبكين أمريكا لنيو حزب كردكانا رودة دا هالكاري أمرو نية أو تي أم حزبانها أم كيشيها يعني لولاتي بيشكوتوا برين ولاتي أوروبا يا ولاتي كتوليجي أستراليا حزب جورا تيجيشي هي جورا آمانجيشي هي جورا بيكاتيشي هي جورا بيوانديشي هي لقال حزب كاني لقال كومالقا أمانة بلام أمشتانا لولاتي كردستان هموي تيكالبوا حزب بوتا اويكا دسالاتيكا بدس بنماليكوا يا بدس تعقميكي بشوكوا بخود بيني يعني اوانيكوا لبارتيا بون او 50 صالة هر سركردن وباونتوا اتناين بجيك اخوان بجيب هيران وامشهر اوانين يعني لحزبكاني كشهر واي واستاذ ولاتي وكو سوريا تماشاكا بنمالي حافظ اسد او كان صالة لدى صلاة واستشهدنا يعني لدى صلاة بجيب أما تشوير وليك توشي الرشلاتي ناو الرأس بوا أم دا صلاتي بنمارية أميكوا أيانا بيه هاتشي بارها يعني دا صلاتي مالي هي ودا صلاتي جهاني هي بدس خوانا وبيه وأماش عليكي قولية من بيموايا يعني استمن بخون بيموايا اگر یکی وکو کاک مسعود زوری نکرده لوی کوا لسر او کرسیه بمینتوا میوتا بابا فرمو او ایو آلین منتان ناوی قیناک فرمو آمن روم لماری خوم دادنیشم یو بچین یکی کبا آرزی خودان هاو بشیرن اما ریگیک بو چه بو خوی باش بو چه بو او حزبکی خوی باش بو و چه بو نتوی کردیش باش بو او ساکت درکوت چه دتواني ام جگه بگريتوا او يعني وكو اره ترازو كردالين ترازو شرمي لكزنية ترازوكا چيه ترازوكا اوه چه دتواني زيادر خزمتك او چه شكلي راية بلام امان ام كاك مسعود اوه نكر واستا چه شكا زيادر بو واوج دبيني مثلا كابرايك دان راوة من يعني نامي يعني هيش بيرو رايخوم درب برامبري وكو او بريزاك سروچي برلمان كاك دكتور يوسف استا او كراو بسروچي برلمان بوچي ابي وان درب كريا اخر اما بسيارك كاكا استا من زور قليم هي لدكتور يوسف وقتي خوي من هنا كمنوسي بيش نازي كمنوسي بو اوي ناسنامي كردستانيتي تشيا وناردن بو برلماني كردستان كا متويجي لسربكا وبريالي لسربا او بالريزا حتى استعونيكي صارك زيادرة او لا كردستان بو استيشاب الله وكرايا هر باسي شي نكر هر بلاش يعني شو وأبيني لو برلماني كردستان كأبي ليه كساني كان كمارشي نتوهي كرد ليه داريه
ڕقیب لەبەری هەڵاستن و ئەم سەرۆکی پەرلەمانە دکتۆر یۆسف هیچ باسی ئەوە ناکات ڕێ کابرا ئەخە تۆ لێرە لە پەرلەمانای و هەموو نەتەوەی کورد ئەوە بە ماشتی خۆی و بە سرودی خۆی زان تۆ بۆچی هەڵاستی دەفەرموو بڕۆ دەرەوە ئەو ساکە جۆرە ڕێزێکی هەیە بۆ پەرلەمان کاکە اینجا لەگەڵ ئەوەشا من هیچ لەگەڵ ئەوە نیم پیاوێکی وەکو دکتۆر یوسف مەسەلا لە پەرلەمان بکرێتە دەرەوە هەرچەندە زۆر ناڕازیم لێی و زۆر گلەییم هەیە لێی و ئەوە تا ئێستا هاتووە لە پەرلەمانی ئەوروپا لەوێ باسی وەکە وەڵا کوردستانە بێ سەربەخۆ بێ سەرسەرم بەڵام ئەمە ئەبێ لە کوردستانە بڵاو بکرێتەوە لە پێشەوە ئەوانەی کە ئەتوانن کوردستان سەربەخۆ بکەن خەڵکی کوردستانن نەک خەڵکی ئەوروپا یا ئەمریکا یا وڵاتێکی دیکە دڵخۆشکردن بەوەی کەوا هێزێکی بێگانە دەتوانێت کوردستان سەربەخۆ بکە ئەمە شتێکی زۆر ناڕاستە پشتبەستن بە ئەمریکا ئەوەتە ئاشبەتاڵی ئەیلولی لێ دروست دەبێ پشتبەستن بە ڕووس ئەوە تا ئەو کێشەی کۆماری کوردستان کە ئەو چۆرەوەری بەسەر کورداهێنا ئێستا کاکە مستەفاجیان من زۆر یعنی مەراقی ئەوە دەکەم و خەمی ئەوە دەخۆم دەترسم ئێستا کە دوو هێزی گەورە وەکو ئەمریکا و رووسیا کە کەوتونەتە سووریا و عێراقی شەوتێ دیارە ناوچەکە ئەترسم ئەوەی کە بەسەر کۆماری کوردستان هات بەسەر کورجارێکی تێ بێتەوە ڕاستە ئەو بارودۆخەی کە ئەو سا هەبوو لەگەڵ ئەم بارودۆخەی ئێستا جیاوازە لە هەنیێر ڕۆوە بەڵام دەوڵەتە گەورەکان ئەوە نین کە پشتیان پێ ببەسترێ پێویست بوو ئەمڕۆ حیزبەکانی کورد ئەمانی کە هەن لە باشوور بن لە ڕۆژهەڵات بن لە ڕۆژاوا بن لە باکوور بن ئەمانە هەموو بەیەکەوە دابنیشن سەر بنێن بەیەک هەرچەندە جیاوازیان هەیە لەگەڵێک ئەوانە لێکبایەوە کە بەرژەوەندی نەتەوەی کورد بەر لە بەرژەوەندی حیزبایەتی خۆیانەوە هەیە ئەگەر کوردستان ڕۆژێک سەربەخۆ بێ دەوڵەتێکی دموکراتی ئازادی خوازانەی یەکسانی خوازانەی تیا بێ بۆ هەموو کوردێک باشە خۆ ئەگەر ئەوە نەبێ بڕوا ببێ فەقیر و هەژاری کورد هیچی دەست نەکەوتەوە دەست ناکەوێ ئەوەی کەوا ماڵی وێرانە بێ ئەو کەسەیە کە ئەمەیە ئەم وردە بۆرجوازەیە کە نایە لێ کورد بگاتە هیچ بەڵێ ئەرێ باشە مامۆستا ئەو دەجنابتە بەحس کرد ئەو بارودۆخ و گۆرانکاری ئەمڕۆ لە ناوچەکە و دیارە کوردەکان تا چ دەرەجە خۆ ئامادەکردنە من باوەڕ ناکەم کورد خۆیان ئامادەکردەوە چاوە لێ ئێستا کورد چاوەڕوانیەکەن رووسیا چ دەکا ئەمریکا چ دەکۆرەکا کە بە چاوەڕوانی نابێت ئەبێ ئینسان خۆی کار بکە ئەبێ خۆی لە خۆیەوە دەربچێ بڵێ با من ئەمەم دەوێ من بەتەمای ئەمەم نەک ئەوەی وەڵا بزانین ئەمریکا چیەکە و ئەوە تا رووسیا هاتووە ئێستا تۆ بزانە پوتین کابرایەکی ناسیۆنالیستە بۆ نەتەوەی خۆی کارەکە مافی خۆیەتی قەیناکە وایە بەڵام نەتەوەی کورد ڕاوردوێکی زۆر تاریکی هەیە لەگەڵ دەوڵەتی سۆڤێت و لەگەڵ ڕووس ئەوە شتێکی ئاشکرایە باشە لەسەر سەرم من ماوەیەک لەمەوبەر لە فێسبوک لەسەر دیوارەکەی خۆم نووسیم باسی ئەوم کرد کە ئەمریکا وایە بووە و ڕووسی ژوا بوو و ئێمای کورد ئەبێ داوای ئەوە بکەین کە خوێنی پێشمەرگەی کورد و خوێنی کورد بە قەرز نەدرێ بەخوا تۆ قەیناکە وەرە کارم لەگەڵ بکە من سبەینێ ئەمە بۆکم نە کاکە کارەکە ناکەم دەفەرموو شتەکەم بەرێ باشە ئەمریکا بەر لە چەند ڕۆژێک یعنی نازمە هەفتەیە شتێکی وە ئەڕێ ئەمریکا سەفیری ئەمریکا لە بەغاوەتی ئەمریکا بە هیچ جۆرە ڕازی نییە کەوا عێراقدا بەش بکرێت ئیتر ئەمە لەمە زیاترە بێ ئێستا باشە کاک مەسعود چوو لەو بەینا ئەبینی چوو بۆ عەرەبستانی سعودی هیچ عەرەبستانی سعودی باسیەوەی کرد باشە قەیناکە با کوردستانی عێراق سەربەخۆ بێ ئەمەم ئەبێ ئەگەر ئینسان هاتوو داوای ئەوەی کرد بڵێ وەرە من و تۆ دۆستایەتیەکەین دۆستایەتیەکە شتێکی دیار بێ چونکە بۆچی ئێستا سیاست هاتۆسە سەر خاپاندن خاپاندنەکەش ئەوەی ئێستا بزانێکی چۆک و پوتین ئەو هەموو جنێوە بە ئەردۆگانە بەڵام بەر لەوەی فڕۆکەکە بکەوێتە خوارەوە خۆ پوتین بەتەما بوو بچێ بەلای ئەردۆگان و ئەیگوێمە دۆستینەوە بێ ڕێ بکەوین لەگەڵ یەک ئەی باشە ئەگەر ئەم نەوتە دزراوە بەم شێوەیە کەوا پوتین باسی ئەوە بۆچی تا ئێستا باسی نەکردووە خەرمە پرسیارە بۆچی تا ئێستا باسی نەکردووە بۆچی تا ئێستا نەیوتوە بۆچی ئەبێ
ئەوانەی کەوا ساڵانی ساڵ لەگەڵ یەکن چونکە بەرژەوەندیان یەکرد لە پڕ بەرژەوەندی گەشتی هاتە بەژ اینجا هەچی پۆخڵەواتێک هەیە هەچی خراپ و بیست ئەیهێنە سەر کاغەز ئەیهێنە سەر ڕادیۆ و تەلەڤیزیۆن و ئەمانە بەڵێ مامۆستا بەڵێ بیر و ڕای جنابتان مامۆستا جیهانها بگشتی و ڕۆژلاتی ناوەڕاست بە تایبەتی لە ئەم وەزع و شەر بەروە چ ئەچێ زۆر کەس ئەڵێن تاکۆ ئیران و عەرەبستانی سعودی برێ نەکەون قەیرانی ناوچەکە چارەسەر نابە کاکە عەرەبستانی سعودی و ئێران قەت ڕێناکەون هیچ وەختێک ڕێناکەون 1400 ساڵە ئەوان ڕێنەکەوتون ئێستا بە 4 ڕۆژولەتێک ڕێ بکەوت کاکە ڕێک ناکەون باشترین ئەوەیە ئێمە کێشەکە لە بنەڕەتەوە چارەسەر ببینین بۆ کێشەکە لە بنەڕەتەوە من لەبەر ئەوە نیم کە ئەمە ئەڵێم ئەس کوردم و تۆ کوردی نا ئێمە باواز لەم کوردی خۆمان بێنین بەڵام بەبێ ئەوەی دەوڵەتێکی کوردستانی لەو ڕۆژهەڵاتە دروست ببێ بە هیچ جۆرێ ئەم کێشانە چارەسەر نابن کاک چونکە بۆچی نەتەوەی کورد بەو مێژووی کە هەیەی بەو ڕابردووی کە هەیەی ڕێک دەکەوێ و دەست دەدا و دەگونجێ بۆ سیستەمێکی دموکراتی جا ئەو سیستەمە دموکراتیە جارێ لە پێشەوە نیوە ناچەڵ بێ یاخو تەواو نەبێ ئەمانە بەڵام ئەوەی کە لەو وڵاتانەی عەرەب و ترک و فارس دەگوزەرێ ئەمە لە کوردستان ناگوزەرێ چونکە مێژووی کورد جۆرێکە ڕابردووی کورد جۆرێکە کولتوری کورد جۆرێکە ڕابردوو مێژووی ئەم گەلانەی کە جۆرێکی کەم کاکە ئەوە ئەمەیە کە دەڕێن ئێستا ئەوە کە شای سعود دەستی کاک مەسعودی گرتووە بەو شێوەیە وەکو یعنی برای خۆی دەفەرموو ئەگەر برایەتی و ڕاستە دەفەرموو دەبا ئەمڕۆ بڵێ لە کوردستانی عێراقیش زەربەخۆ بێ باشە و من لەگەڵتانم نەک هەر ئەوەی بڵێ بەخوا ئێوە فەقیرن و هەژارن و کابارتان کەوتووە من چەند ملیارێ پارە ئەدەم پێیەوە ئەوش باشە مەسەلەی پارە باشە دەستگیرۆیی باشە ئەمانە جوانن بەڵام پێویستە لەگەڵی بوترێ کاکە ئەمەی کە تۆ ئەیڵێ ئەمە سەرناگرێ بیرە ڕۆژی یەکەم کە هێشتا تازە داعشدات من لەگەڵ تۆ بەیەکەوە قسەمان کرد پێم وتی ئەو داعشە دەوامەکە بەم جۆرە بەم زووە لە ناو نابرێ و ئەگەر لە ناویش بچێ ئەگەر داعش نەما ماعش دروست دەبێ ڕاعش دروست دەبێ ئەمە باشە مامۆستا من آخر پرسیار جنابتان ئەکەمە بیر و ڕای جنابتان پێویستە کورد لە هەمی بەشەکان لە ئەم وەزع و قەیرانی ئەمڕۆ لە حرێمەکە چی بکەن پێویستە هەموو ئەمانەی کە ئێستا کورد چییە بەداخەوە کورد بۆتە حیزبایەتی یعنی ئێستا مەسەڵەن مرۆڤێکی وەکو تۆ یا مرۆڤێکی وەکو من کە ئێمە سەر بە هیچ حیزب و کۆمەڵێک نین دەسەڵاتی ئێمە چییە بە ملیۆن کەسی وەکو من و تۆ هەیە کە لە هیچ حیزبەکان نییە ئێ باشە ئەخی ئەمانە هیچ مافیان نییە ئەمانەش ئەسی مافی ئەویان نیە بێن بیر و ڕای خۆیان دەربڕن و خەڵکەکە و حیزبەکان جویان لێ بگرن پێویستە ئەم حیزبانە ئەوەنە بزانن ئەگەر کوردایەتیەکەن یا نیشتمان پەروەردیەکەن یا هەچیەکەکەن بێن لەگەڵ یەکتری دابنیشن پێویستە پرۆگرامێک ببێ پێویستە هینێک ببێ وەکو ئەوێ ڕێیەک بۆ مەسەلەکە چۆنی بۆ بچن ئەوەی کە ئەوەیەکە دەوڵەتێک ڕازی نییە بەوەی بەڕێوە بەلێتێکی ناوخۆیی بدا بە کورد هیچ ڕۆژێک ڕازی نابێ بۆی سەر بەخۆی بدا بە کورد ئەم قسانەی کە ئەکرێ باسیەکە وەڵامە فڵان ئەوێ سەربەخۆیی کوردستان و ئەمانە ڕاست نین ئەبێ حیزبەکان بێن هەمویان لە هەولێر دابنیشن یا لە سلەیمانیزم کۆبوونەوەیەک ببێ و لەو کۆبوونەوەیە بڕیارێک بدرێ کورد چییە بێ ئەوە یعنی ئامانجەکە چییە ئامانجەکە شەڕەشەقە ئامانجەکە ئەوەیە هەر بچن و خوێنی کورد بڕژێ بە خۆڕایی ئامانجەکە ئەوەیە کە یعنی ڕژیمێکی تۆتالیتێر بڕوە ڕژیمێکی تۆتالیتێر و دیکتاتۆری کە بێتە پێشەوە ئەمە ئامانج نییە پێویستە دابنیشن بەیەکەوە و بیر و ڕای مرۆڤی زانا و تێگەیشت و ئینسانی لە شتزان وەربگرن پرۆگرامێک دابنێن پلانێک اینجا استراتیجەکە چییە و تەکتیکەکە چییە
وهمو هێزێک هەیە ئەمە ناوی پێشمەرگەیە یا شەرفانە یا هەر تاقمێکیکەیە کە دەسەڵاتێکی هینیان هەیە بڵێن چەکداری یا میلیشیایی هەرچی شتێک هەموویان لەژێر ئاوا لەژێر لەشکری کوردستانە کۆ ببنەوە. یعنی لەشکرەکە ئیتر ناوێنێ لەشکری پێشمەرگەی کوردستان یاش لەشکری هەرچیەکی ناوە نەی ئەبێ بەڵام لەشکرێکی یەکگرتوو بێ و سەرکردەیەکی نەتەوەیی هەبێ، سەرکردەیەکی نیشتمان پەروەر، سەرکردەیە کە لە بەرژەوەندی نەتەوەی کورد و لە ویژدانی زیینووی خۆیەوە بڕیار بدە، نەک جۆ بلۆخوا فلانە حیزب چی وت ئەوە بێتە میلیشیا کاکە نابێتە لەشکرەوە بێتە میلیشیا. ئەمانە نابێت بمێن بزانین حیزبەکان توانن ئەمە بکەن و من پێم وایە پێویستە ئەمە بکەن، نەک هەر لە بەرخاتی کورد لە بەرخاتی مانی خۆشیان کاکە. ئەمە ئەوەیە پێویستە لە هەولێر یا لە سلەیمانی یا لە کەرکووک لە شوێنێکی کوردستان کەەوە بەدەست کوردەوەیە دەسەڵاتیکەی تیانیە بەو شێوەیە کۆ ببنەوە بیان بڕیار بیا بچن لە قامیشلی دابنیشن و بڕیار بدەن. ئەمە ئەوەیە ئەگەر ئێستا لە باشووری کوردستان دەوڵەتێکی کوردی دروست ببێ ئەو ساکە ئەو دەوڵەتە دیارە رووسیا پێی وایە ئەمە ئەمریکا پشتگیریەکە یاشتیەکەم نازانم چۆنە بێ، بەڵام ئەمیش ناچارە بێ لە ڕۆژئاوای کوردستان ئەوانەی کە ئێستا بوونەتە کانتۆن و ئەمانە و خەریکن بیبەستن بەیەکەوە تا سەر زەریا. ئەخە خۆ دەیزانی جەبەل الئەکراد لەسەر زەریایە سەبەحرە، ئەمە تا ئەو ناوچەیە بڕوە ئەو ساکە رووسیاش ناچارە بێ ناوچەیەک ئیتر لەژێر هینی خۆیان بێ دەسەڵاتی خۆیان بێ یا هەر چۆنە بێ ئەوە دروستکە ئەو ساکە لەباتی دەوڵەتێکی کوردی دوو دەوڵەتی کوردی دروست بە هەموو جۆرە شتێ بۆ کورد وەکو عەرەب پێڵێ چیان پێکهاتەیەک بۆ کورد دروستە بێ ئەوە شتێکی باش. پێویستە حیزبەکان کۆ ببنەوە بەیەکەوە دابنیشن لەگەڵ یەک قسە بکەن. ئەمەی وەڵام لەبەر ئەوە ئێمە لەوێ بووین و تۆ لەوێ نەبووی یا ئێمە ڕێ بە تۆ ئەمە نابێ. هەموو کوردێک مافی ئەوەی هەیە لە هەموو شوێنێکی کوردستانە دابنیشێ. هیچ کەسێ حەقی ئەوە نییە بە کوردێ بڵێ ئەمە شوێنی تۆ نییە ئەمە شوێنی منە. ئەکەواتە تۆ یا عێراقی یا سووری یا تورکیا ئەمان. مەسەڵەن کابرایەک هەیە چەند ساڵە ئەوە چووە لە هین عەبدولحەمید دەروێش ئەیناسی تۆ ئەوە ڕازی نیم نە لە عێراق نە لە تورکیا نە لە ئێران لە سووریا کورد ئاخر کاکە سەری خۆت مامۆستا دەست خۆش سپاسیش نافتەنەکەم مامۆستا جەمال سیاسەتمەداری کورد پروفیسۆر جەمال نەبەز ژناخی دڵەوە لە سیدنی تا بەرلین ئێمە سپاسیش نافتەنەکەن و سپاس بۆ بەشداربوونەتەن لەم گوت و بێژ تەمەن درێژ بێ و حەرابی مامۆستا جەمال. بەقوربان زۆر سپاس و من هەزار جار سپاسی تۆەکەم زۆرم پێخۆشە کە تۆ ئەوە بەم شێوە بابەتانەیە دەتەوێ خزمەتێکی ڕاستی بکەی ڕاستی لەکوێ تۆ بەدوای ئەوەی نەک لەبەر ئەوەی کە تۆ بە خۆت کوردی بەڵکو ئەتەوێ بزانی ڕاستیەکان لە چیان بیان خەیتە پێشەوە. زۆر سپاس و ڕۆژێکی خۆش و هەر بژیت. گۆدان بێز و گوهدارە پێبیناتە سیاست مەداری ناودار پروفیسۆر جەمال نەبەز کرد و ئەو ژ ئالەمانیە تەرمە بۆ سەر خەتە تێلفۆنێ گروپی کێژانی سلێمانێ ئەو وەسلانەکی وانە